ئەمە ناوەکەمان لێرانە گۆڕیە لە بۆ بێست فرایدەی ناوەکەی گۆڕدرایە لە بۆ بێست فرایدەی لە بۆ سوودی خەڵکە و داشکانێکی زۆر دەکرێت لە شتەکان بەگشتی لاپتۆپ دەگرتەوە ئەکسسوارات و هەموو بابەتەکانی دیکە و لەو ڕۆژەی خەڵک زۆر سوودمەند دەبیتن لە داشکانەکان و ئەو ساڵ لە بۆ هەفتەم ساڵە سوپاس لەخوای ئەمە بلاک فرایدەی ئەنجام دەدەین کە ئەوەش دەستکەوتێکی مەزنە. ئێوە چی دەفرۆشن لەم دوکانە ئێوە کڕیار دەتوانێت سوود لە چوەر بگرێت داشکاندن بۆچی دەکەن هەتا چەند کڕیاران ساڵانە ڕابردوو هاتوون بۆ کڕینی ئەو کەلوپەلانەی کە لەلای ئێوە بەدەست دەکەوێت. ئەمە بەگشتی لاپتۆپ و کۆمپیوتەر و ئەکسسواراتەکانی لاپتۆپ دەفرۆشین و هەموو بابەتەکانی دیکەش هەمویان داشکانی تەواویان لەسرە و لە 7 ساڵی ڕابردوو کڕیارانمان لە بلاک فرایدەی لە بێست فرایدەی زۆر زۆر سوودمەند بووینە و بە شێوەی گشتی خەڵک نۆرە دەگرێتن لە بۆ بلاک فرایدەی ئێمە و چەند بووە ینی نۆرەگرتن کڕیاران دەتوانن کاتژمێر چەند بێنێرە بۆ ئەوەی ئەو شتانەکە پێویستیانە بیکڕن. خۆی ڕۆژی هەینی کاتژمێر 8 ئەمە دەست بە فرۆشتن دەکەین بەڵام کڕیاری وامان هەیە لە سعات 6 بەیانی و 5 بەیانی دێتن بۆ نۆرەگرتن و نۆرەگرتنەکە لە حەسەب مشتریەکەیە هەیە لە سعات 4 بەیانیش دێتن لە بۆ نۆرەگرتنەکەی. ساڵان ڕابردوو تقریبی بە نزیکراوی چەند کەس سەردانی ئەوەیە کردووە. لە ساڵانی ڕابردوو زیاتر لە 300 کەس لۆ 400 کەس سەردانی ئێمەی کردیا تەنها لە ڕۆژی جمعە زیاتر لە 300 کەس سەردانی ئێمەی کردووە و هەروەها بە نزیکەی 100% ئەشیایەکانمان دەفرۆشرێن چونکە داشکانەکان حەقیقینە چونکە داشکانەکان ئەوەندە زۆرە کە کڕیار بە تامەزرۆیە لە بۆی بە سەریعی شتەکەی بکڕیتە. لاپتۆپەکان بۆ نمونە لە چەندیوە چەند داشکاندنی بۆ کرا دەتوانێت چەند نمونەیەکمان پێ بڵیت. داشکانەکان لە 120 لە بۆ 80 و سەبارەت بە لاپتۆپ لە ئێستادا $25 هەرزانترین لاپتۆپە هەتاوەکو $300-400 گرانترین لاپتۆپ دەبیتن و لاپتۆپی $900 کرایتە $300 یەکێک لە نمونونەکان ئەو ماکبووکەیە کە لە $950 کرایتە $399 کاوە داشکانێکی زۆر زۆر بەهێزە و ئەو لاپتۆپی کە باسیشمان کرد نرخەکەی گونجاوترە ئەوەیانە کە $25 و هەروەها ئۆفەری دیکەشمان هەیە کە زۆر زۆر بەقوتە یەکێک لەو بابەتانە ئەوەیە کە لاپتۆپی گەیمینگ و هەندەسیە نرخەکەی لە 895 بوویتە $599 ئەوشیان داشکانی زۆر زۆر باشی لۆکرایە و هەموو بابەتەکانی دیکەش داشکانی زۆر زۆر باشیان لۆکرایە کە بابەتەکان نزیکەی 200 لە بۆ $300 داشکانی لۆ تا چەند گرنتیان لەگەڵا بۆ نونە کەسێک بێوێت لاپتۆپێک بکڕێت چ زەمانەتێکێ گرنتیەکێک کە کوالیتێکی خراپ نەبێت. لاپتۆپەکان هاوردەی ئەمریکان و تەنها لە نمایش بووینە لە ئەمریکای واتە دەستی دووی خەڵک نەبووینە لێ بابەتەکانیش هەمووی گەرنتیان لەگەڵە و الحەمدلله ئەمە ناوەکی ناسراومان هەیە وەی کردێک کە مشتریەکانمان بەردەوام سەردانمان بکەن و لۆ ئەو بلاک فرایدەیەش دیسکاونتی زۆر تەواومان کردیە.